صولي صولي ليس بالك كولوي ليمشي بك صولي 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 بالك كولوي لخيري صولي 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 منيته بلي قد خفذني خوي وي صولي تخوات بالك كولوي ذي خفذني خوي تخوات صولي ليالي في كل صولي دائما داوي في كل تخوى خان وي داوي صولي 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 ليالي صولي كيف أخي نمضاني بومني صولي صولي يعني تاوري ومنو تخوى صولي رحمك بينا منيش ظلمينا تخوى صولي ليس جواني جينا هرشي جيوانا دائما يشيبك تخوى قريبي ريبي واردنني ماشي درباني ليان صولي صولي خير ذكر واردني يا خوالدي وعيمني تخوى صولي صولي بين زين جيبوا يربوا يا جوان بجبريا صولي يا خواه خب وقتتان و خیر امیدوارم لهرکو هن ساق و سلامت ون عادەتە وەکو بۆنەیەک ئەمانەی کە پێیان وایە خاوەنە جەریانێک و ئۆرگانیزەیشنێکن لە مەسنەدێکی بانتر و دائەنیشن و پەیام ئەحەنێرن بە تەقلیدە لە سەرانە حکوومەتگەل کە گویا سەران حکوومەتگەل تێن و بەرنامەیەک کاریە ساڵە داهاتوو بەحسەکەن ساڵەکە ناو ئەنێن ناوی ئەنێن بەمەی کە چۆن ئێشێ حرەکەت بکەین لە چ ڕاستایەک ئێشێ هەڵس و کەوت بکەین بەڵام ئێمە چاومان واتە ئێوە لە سەرزەمینە ئێمە کۆمەڵێک دەست و دەسەڵۆک لە ڕێگەیە دانە ئیعلامیە و سدورە تەساویرە مختلف تەشەکر ئەکەن و ساڵە تازە تەبریک ئێژن بە خەڵکی و چمانی
لە پێگەیەکی ترەوە خەریکن ئەنوارن بە ئەم مردمە. نۆرۆز بۆنەیەکی نەریتیە خەڵکە کوردەوارە کە هەر تاریخچە و هەر ڕووداوێکی بە شوێنەوە بێت وەکو نەریتێ تکرار کراوەتەوە تکرار کریاگەسەوە وەکو دەستپێکی ساڵی تازە تەماشا کریاگە. نۆرۆز نە بۆنەیەکی سیاسیە نە بە نگاه ئوستورەیە کە ئەگەر دەسی بووبووەی ئەڕواتە خانەیە ئێمە و جێگەی لێکۆڵینەوەیەکی فرە و فراوانە. ئەوەی کە لەم سەرزەمینە ئێمە بە زرسە قاتە ئیتفاق کەوتگە شێوەندنە مێژوویە ئێمە، شێوەندنە خیاڵستانە جەمعیە ئێمە و شێوەندنە کولتور و تاریخە ئێمە بووگە تا ئێمە سەرگەردان و بێشوناس و بێهۆڤیەت و بێڕیشە بووین و دائیمەن بە ڕیشەیە دیگەران خۆمان هەڵوەسین. ئەمما زەرورەتی ئەم دیبەیتە لە دەستپێکە ساڵە تازە و نەورۆز وا لە ئەوەی کە ئومیدوارم نەورۆزێکی پڕبێت لە سەڵامەتی و شادی بۆ گشتمان. بەڵام وشیار بین کە لە ساڵە داهاتوو هەنگاوەکانمان بتەوتر بنین. من هەرچی ئەنوارم و هەرچی قیاس ئەەکەم ئێمە بووگینەوە کوردەکەی لە هەردەک جەشنان بووگ. ژێ کابرایە لە کرماشانە ماوەیەکی پێچوو بوو بە سنی و هەفتەیەکی پێنەچوو مرد. جنازەکەی کەوتوو شیعەکان قەومی ئەیانود ئەمە بووگە سنی و نەجسە و چەپەڵە و سنیەکانی ژیانۆم کاورا درۆی کردگە ئەمە چی و هەرنەوە سنی و مرد. دانەیەکیش لەو وەسەتە ئینواری پێای ئەیود ئەم بەدبەختە دەسی وە عەلی بڕیا و عومەریش نەڕەسی. ئەمە حکایەتە خەڵکە کوردەوارە لە سەرزەمینە ئێمە شێوەی ژیانە ڕابردووی خۆمان وردە وردە لە ژێرە پرۆژەگە لە کۆمپانیگە لە ماسک دەوڵەتی لەبیر برد. بەڵام فێرە ژیانە دنیای مۆدەرنە ناوە تەراکمگە لە جەمعیەتیش نەوگین و نەزانین کە چارەنووسە ئێمە بە سریا گەسۆ بە هەڵسوکەوتە ئێمە حتا هاتین سەیرە نزولیمان تێی کرد بچووکتر و بچووکتر و بچووکتر و بچووکتر بووینەوە. تەسەورە خۆمان لە خۆمان هەرچی ڕۆژە بچووکتر بوو و خۆمان بێ ئەرزشتر بێ کەڵکتر تەماشا کرد. دەسەڵاتمان بە خۆمانەوە نەدی کۆمەڵێک هەڵسوکەوتی کۆمەڵایەتیشمان ما و ئەوانیشمانە لە دەستا لەبەر زەبر و زەنگی شەرایەتی ئاوبووری و دوورۆ کەوتن و کابرا بۆ نان دەراوردن مەجبور بوو بڕوا بۆ تاران و بۆ بەغا و بۆ ئوروپا و بۆ تورکیە و بۆ عەمان و بۆ جنوب و کوڕ لە دایک دوور و کوڕ لە باوک دوور و کەنیش لە دایک دوور و لە باوک دوور. کابرا بنە ماڵی وا لە کرماشانە و خۆی وا لە تارانە. وەزعیەتێکە کە تیا کەوتکین و من گەرەکمە ئەم وەزعیەتە بشێلم. لە تەیە دەهەگە لە ڕابردوو دوای دووی خورداد دەنگۆیەک لە ئێران کەوتە ڕێبەناوە هەڵسوکەوتی مەدەنی و فەعالیەتە مەدەنی. با من سیڤیلایز بوون سڤیل تەرجمەکەمەوە معنیکەمەوە. سڤیل و سڤیلایز بوون فەرزە بەرەمە ئەگیرێ کە ئینسان گەلێ لە ناو جامعەیەکە بەرابەر و ئازادن بەرابەر و ئازادن. تا تۆ بێ تەفەلسوفە سیاسی بکەی و بێژی ئەرکی حاکم بەرامبەر بە مەحکوم چۆنە مەحکوم بەرامبەر بە حاکم چۆنە محکومان لەگەڵ یەکتری چۆنن
حاکمان ئەبێ چۆن بن لەگەڵ محکومانە تا شتێک بناوە عەداڵەت لەدایک بوێت، یەکسانی لەدایک بوێت، نە یەکسانی نە عەداڵەت چمک و کوردی نیەن و تەنانەت لە سەرزەمینە کوردەواریشان مەوجود نەبووگن. تەفەلسوفە غەرب بەمە دەست پێیەکە کۆمەڵگای کوردەواری و تەمەدونە کوردی بە عەداڵەت دەست پێ ناکە. سەبەبەکەیشی ئەوەسە کە کۆمەڵگای کوردی حاکم و محکومی نییە و نەیبووگە، چون ساختار هەرەمی نەوگە تۆ مناسباتە حاکم بۆ محکومت نییە تا تۆ دانیشی تەفەلسوفی بۆ بکەی کە حاکم ئێشەی چۆن وێت، محکوم ئێشەی چۆن وێت. بۆیە لە سەیرە دەستنووسەکانە و زوانە یەهودیەکانە ئەم سەرزەمینە کە فارسی یا هندی شوێت تۆ نەسایح الملوکت هەست، بەڵام لە زوانە ئێمەمانانە، لە زوانە جافیە، بادینیە، شەکاکیە، کرمانجیە، هەورامیە نیتە. کولتورە ئێمە و سەرزەمینە ئێمە بە بەزەیی دەست پێیەکە، بەزەییە کە بە تۆ ناسین و شوناس و قدرەتە ژیانکردن لە ناوە ئینسانەکانە ترت پێدازانی چی خاسە چی خراوە. یعنی بەزەیی مەقولەی ئەخلاقی ئینسانە کوردیە بەر لەوەی ببێت بە مرۆڤێکی کۆمەڵایەتی دەبێ فێری بێت تا بتوانێت لە ناوە کۆمەلگا هەڵس و کەوتکە، چون کۆمەلگای ئێمە هێرەمی نییە، پاشان ورود ئەکاتە پرۆسس گەلێکی تر. ئێمە خۆسەرمان لێ شێویاگە و ماڵیان ئاوەدان بێت، کاولیان کردگین و ئەڕۆینە ناو زانکۆکانیش ئەبین بە معلم، ئەبین تاریخ ئەخوێنین، مێژوو ئەخوێنین، خۆ ناڕۆین ببین بە لێ کۆڵەرە مێژوویەک کە بۆ عیلم بکۆشین. ئێمە ئەڕۆین ببین بە ئوستادیارە دانشگا لە دانشگای عەلامەیە تارانە، لە دانشگای هەولێرە، بۆیە هەمان دروسە دانشگاهی تبقە ئستانداردگە لە دانشگاهی دووپات و سێپات و دەپات ئەکەینەوە. ئەوەی نایەتە دەرەوە نە خلاقیەتە، نە تەحقیقە، نە تەلیفاتە دروستە. ئێمە ئەسڵەن دەرکێکمان بەرامبەر بە جەهانێکە واینتیان نییە. ئۆکەی، ئێمە هاتینە ناوە تەراکمگەلە جەمعیەتی، وتیان ئێمە جامعەی مەدەنی نین، ئیشت جامعەی مەدەنی دروستکەین. جامعەی مەدەنی یانی چی؟ یعنی بەو تعریفەی کە من وتم ئێمە بین بەرامبەر بە ژیانە کۆمەڵایەتی خۆمان مەسئولیت بگرینە ئەستۆ و خۆمان سازماندەهیکەین. ئەبێ وابێ، وا بە تەبقە تعاریفە غەربی ئەبێ وابێ. سەر ئەمە لەکوێ دەرچوو؟ لەمەی کە نەهادگە لە ئەمنیەتیە دەوڵەتە ئێران ئێشێ بێت کۆمەلگای مەدەنی دروستکە. بۆ ئەمە پێویستەکە من بڕێک گریمانە بگرم کە بیزانین، بزانن لە بەشە سەرمایەداری وە کۆمۆنیزمە مارکس و ئێنگلس وەختێ خەریک بوون کاپیتالیان ئەنووسی، ئاماریان لەسەر کۆمەلگای بریتانیا ئەنووسی. ئەو سەردەمە کۆمەلگای بریتانیا لە ئەوجە سەرمایەداری وە سەنعەتی بوو، کۆمەلگای ئاڵمان وانە بوو. کۆمەلگای ئاڵمان هەنووز کە هەنووزە فئودالی بەسەری و زاڵ بوو. ئەوەی کە کۆمەلگای ئاڵمانی نەئەوردە ناوە سەرمایەداری یەکێک لە سەبەبەکانی ئەوە بوو کە کەڵەکەبوون سەرەتایی سەرمایە بە هەموو بوارێکیوە، چه سەرمایە مادی، چه تەبیعی و چه سەرمایە پوڵی لەدەسە جی لە سەرمایەدارە ئەڵمانیا نەبوو. بیسمارک هات بە تەزریق مەنابع دەوڵەتی و پوڵە دەوڵەتی و هێزە دەوڵەتی ئەڵمانی وارد کردە ناوە مناسبات ناو دنیای سەرمایەداری.
سرمایه‌داری دەوڵەتی یەکەم جار ئینگلس بەم اتفاقە لە ئاڵمانە وتی سەرمایه‌داری دەوڵەتی. ئۆکەی هەر ئەمە تەقلید کریا لە وڵاتەکانی ئێمە کۆمپانیهای ماسک دەوڵەتی هاتن وتیان ئیشە بنەمای ئابووریدا بنین چون سەرمایه‌داری تیانە چون ئەن باش نییە چون سەرمایه‌داری ملی نییە لەزا تۆ کارخانەت نییە لەزا نیرویە ئینسانیت بۆی نییە و دەوڵەت ئەکەوێ ئەمتە بۆ دروزەکە. هەر بەم دەسە تۆ هیچ کەسێکت مستەقل لە نەهادە حاکمیەت لە ئێرانە نییە کنای ڕزقەکە واوە دەسە دەوڵەتە ئێران و ئەناسر دەوڵەتە ئێرانەوە بۆیە تۆ ئینسانێکت نییە کە ژیانی مستەقل بێ لە حاکمیەتە دەوڵەتە ئێران تەنانەت تۆ نانەواییەکت بێ ئێژێ مجەوزەکەی دەوڵەتە ئێران بیدا و دەوڵەتە ئێران ئەتوانێ وەکو ئاوی خواردن تا تۆ بە سیجینەوی مجەوزە نانەوایەکەت داخە. لەگرا نان گاورمنتال ئۆرگانیزیشن یعنی ئۆرگانیزیشن یعنی NGO معنای نییە. دەوڵەتە ئێرانی خۆی لەگەڵ نەهادهای مختلفە خۆیان شرووی کردە لە ناوە حەوزەی دانشگا و شارە شرووی کردە NGO دروستکردن. خۆب چی بکەین بە تەقلیدە یعنی بە یارمەتیە پەکەکە چی بکەین بین ژینگە پارێز دروستکەین خۆ بنوارنەم کوردستانە کارخانەی تیانە ئێمە پلوشن تەولید ناکەین تەولیدە سەنعەتی مطلقاً مەوجود نییە چی بکەین با بڕێن تەبیعەت پارێزین چمانی ئێمە خەڵکە چینین چمانی ئێمە خەڵکە هندوستانین چمانی ئێمە خەڵکە یاڵەتە متحدەیە ئامریکاین چمانی ئێمە خەڵکە ئاڵمانین بڕۆین چی بکەین ژینگە پارێزی چه شکلیە بڕۆین بگەڕین بزانین کێ کەو بازیەکە بڕۆین کەو بێرین قەفەسەکەی بشکێنین بەری دەین ئێمە حەز بە ژینگەکەین بەڕاستی حیوانات قەشەنگن بڕۆین گەماڵە وێڵگەردەکانە ناو شار بگرین بێژین وای دڵە ئێمە فرە ناسکە مافە حیوانات خۆمان ڕۆژە 2000 جار دەوڵەت ئێران تەجاوزمان پێیەکە واینە فکرم مافە گەماڵەکانە دەوروبەری کرماشان وا پەلامارە ئینسانە دەن حاملە هەزاران نەخۆشین حاملە هارین پشیلەیەکی دەستشکیاک بێرین ئەمەڵیکەین ئەمە نەک ئەوەی کە عەواتفە ئینسانی و عەواتفە لەتیف بوون شتە خراوێکە نەوەی کە ئینسانی حەز بە حیوانات بکە ئینسانە خراوێک ئینسانە بەرجەستەیەک نییە نەوەی کە تۆ لە دەست بێت و گەرەکت بێت بە گوێری خۆت بەرامبەر بە محیتە خۆت سەرسەپۆر دەبیت کارە خراوێکە کورد بە درێژایی حەزارەتی تەبیعەتی پاراستگە چون تەبیعەت داوێنی بووگە تەبیعەت نانی داگە تەبیعەت تیا ژیاگە و دەبوایە لە چەرخەیە دووبارە بەرهەمهێنانەوە تەبیعەت ساڵم بمێنێت بۆیە هیچ کوردی یەک دارە تەڕینەوە ڕیگە هیچ کوردێ لە ڕاوکردن نامێنەی ڕاو نەکردگە و تەنانەت تۆ لە شعرەکانی شایژێ بەرخی نێر بۆ سەربڕینە نەبۆ دۆشین و ڕان ئەم مردمە ئێمە لە چرخەی زیستی خۆیان هاوردویان بەڵام سوالە گەورە ئەمە بوو خوب ئەمانە بۆ دروستەکەن NGO نان ئۆرگانیزیشن ئەمانە تێن لەبەرەوەی بێژێت لە سەتح کۆمەلگا جموجۆڵە سیاسی مەوجودە ئێوە دیتان کاری ئەمانە بوو بەوەی کە بڕۆن ڕزایەت بگرن لە دایک و باوک کە مەقتوڵێکە قاتڵێ بە قەتڵی ڕەساندەبوو بەڵام بۆ کەسێک وە کەسایەتیە کە بە جرمێکی سیاسی گیریا بوو هیچ کارێک نایەکردیا ئەمە هاتە پێشەوە سوورەتێکی تریان هاورد بە ناوە ئێڤنت بزان ئێمە لە دنیای ئێڤنتە ئەژین لە دنیای بۆنا ئەژین پەیوەندیەکانە کۆمەڵایەتیمان لە یەک پچریاگە هەڵسو کەوت و شەونشینی و بەدەمی یەکتری بوونمان نەماگە ئاخرین جیلمان وا پرسە ئەکات و ئەملا و ئەولا ئەڕوات کە دایک و باوکەکانە ئێمە بێ بەداخەوە وردە وردە خەریکە نامێنن ومیدوارم دەنگ خراون نەبێ تەلەفۆن تەبلیغاتی لەگرا واز نایێری عەجەب ئینسانە نەفەهمێ
خەریکە 4 دەحفە پشت سەر یەک زەنگەدا ئەمن نەفەهمیە تو دەحفەیەکی ڕەدەکەی تۆ نافەهمێ کە تو دەسەگیرە هەر بەردەوام لێدا. بگذەریم. ئێمە دیمان دەستیان کرد بە ئێڤەنت دروستکردن بۆ نەگە لە تایبەتێک ئەکرێ مردمی بۆ بیری تێدەرەوەی تر مردم بۆ نۆرۆز تێتە دەرەوە جمهوری ئیسلامی بووێ نەبووێ هەرکە بووێ نەبووێ ئەم مردمێمە نەورۆزیان گرتدە بە گوێرە ئیمکاناتە ئەوسا تەبیعەتەن ئەمڕۆ پەهبات هەسوو تەرەقەی جۆرا و جۆر هەسوو ئێمە سعیەکەین هەروە کە جلوبەرگەکانمان گۆڕیگە خەریکین دیزاینە جەدیدی لێ ئەدەین هەروایش پرەچە دیزاین لێەکەین. بزانن ئەمەی کە تۆ لە ژێرە دەست جمهوریە ئیسلامیە بەو سەختیەی کە گرتبووی ئێوەمانان لەبیرتانیە دەهەی 60 دەهەی 70 ئێمەمانانێک کە پیاک بووین و کوڕ بووین قژمان وا لێ بکردایان بە ماشین قژمانی هەن سفرە کرد ئاسینی کورتمان لەبەرابووایە ئەگیریاین گەنج بووایی تا بە بەردەمە مەدرسەی کەنیشکانە ڕەو بووایی تا ئەگیریایی تێ هەڵدانە ئەخوارد ئەوانە حچکامیان لە بیریان نیە مەتە حوڵات دوای دەهەیە 70 و شلکردنە بە قەوڵە خۆیان ڕەفسنجانیە ئیود مودلە چینیە. تەمام ئەمانە سەر بە حەڵەقاتە حاکمیەت بوون کۆمەڵە و دموکراتیش لە تەسبیتە دەوڵەتە ئێرانە کاریان تەواو بوو شەڕ ئێران و عێراق تەواو بوو واردە ئەم مەرحەلە بوون تا مۆزوعیەتیان بمێنێ بەناوە کورد. بڕۆین ئاگر بکوژێنینەوە مەسەڵەن تۆ ئەنجومەنە ژینگە پارێزی و دروست کردگە خۆ ناکری ئەم جەنگەڵی بۆ ئاگر نەدەی ئەو بڕواوە کە پێ بێڵوی کوژێنێتەوە تا ئەگراگەین گەرەکمە بە نوکتەیە بگەم ناگەهەن پەدیدەی لە کوردەواریە سەری هەڵدا بەناوە کۆڵبەر ئێمە دیمان گۆرانی بێژ و سرود بێژ و کەمپین گێڕ و ئەکس ئەمەم ڕۆقاچی پەڕیگە و سوها نازانم فلانە کەس دەسێکی پەڕیگە و پۆلی بۆ جەمکەین و وای کورد و وای کۆڵبەر و وای پێشمەرگەینان و وای لەم قسانە با ئێمە بزانین لەکوێ وێسیاگین. لە زەمانە ڕەوایەتە جمهوریە ئیسلامی لە 45 ساڵە ڕابردوو کە هاتە سەرکار و هاوردیانە سەرکار بۆ تەحوڵاتە بنیادینێک هاوردیان کە من ئیستر دەسەنێمە سەری. لە ناو ئێران مناسباتە سەرمایەداری بە شیوەی وەحشیانە حاکمە ئەمما تەولیدە سەرمایەداری نییە. لە ناو ئێران تەمام مەنابع وا لە اختصاصە کەمینێکی ناهەمگوونە لە مەنابع تەبیعی تا زەمینخاریە کوهپایە کوه تەنیشتە ڕووبار دەڕێی ڕووبار تا زەمینە شاری تا فرۆشتنە تەراکم لە لایەنە شەهرداری تا جەزایر و مەناتقە ئازادە تجاری مطلقاً نێ لە دەسە ئەکسەریەتا و ئەکسەریەت خەلع مالکیەت بووگە ئەکسەریەتە 99% خەلع مالکیەت بووگە. جەنگەڵ دەریا کێو منابع مختلف معدنی گەشتی وا لە مالکیەتە عیدەیەکی کەم بە جەمعیەتێکی کەمی ناهەمگوونەوە بەڵام لەگرا ئەوەی شەوە خەلع مالکیەت کریاگە ناهەمگوونە کوردە قەومی ئیتنیکیە تورکە قەومی ئیتنیکیە تورکەمەنە قەومی ئیتنیکیە بەلوچە قەومی ئیتنیکیە تاتیە قەومی ئیتنیکیە مازەنیە قەومی ئیتنیکیە لڕ بە ئەنواع تیرەگە لە مختلفی قەومی ئیتنیکیە هیچ هەمگونیە مەوجود نییە دەرنەتیجە هیچ دەنگێکی کارا لە بەرامبەریە نایتە دەرەوە. خۆ لە ئێران سەرمایە کە واردە گەردەشە سەرمایەداری ئەوێ بە مەحزە تەولیدە ئەف ئەرزشە ئەفزوودە خارج ئەوێ لە چوارچێوەی مەرزە جوغرافیایی ئێرانە ئەڕواتە دوبەی ئەڕواتە چین ئەڕواتە مالزی ئەڕواتە عەمان یعنی ئێران
کانگای پولدارکردنە عیدەیەکی معدود لە کناریە تربیەتکردنە 99% مەفلوکە تربیەت کریاگە فاقدە مالکیەتە و بێکەڵک و بێسوودە وەختێ تۆلیدە سەرمایەدارانە نییە تۆ تەبدیل بە تەبەقەی کارگەریش ناویت استخدامیش نییە قانونەن تۆ وایتە ناوە کارە قەراردادیە حتا بۆ بەشە بچووکە کە بێتۆ لە بەشە کارە غەیرە مەوەلد نەتۆلیدکردن سەرمایەی کە تێتۆ لە بەشە کارە غەیرە مەوەلدە بەکار ئەگیرێت تۆ ئەوڵەن کارگای 5 نەفەرە قوانینە کار شامڵی ناوێ تەمامە مەراکزە مناطق ئازاد سەرفەن هیچ کانونە کارێک شاملی ناوێ هیچ تەشەکلێکی سەربەخۆ بەرامبەر بە ئەوانەی کە هەر لەم بەشە کارە نامەوەلدە کارەکەن موجود نییە هاتنە بنگاگە لە واسەتە فیمابینە ساحێوکار و هێزە کارفرۆش باعث ئەوێت کە هیچ ئاشناییەک بینە ساحێوە کار یا بە قەوڵە خۆیان کارافەرین تەکە کارفرۆشە سوورەت نەگری ئەم تەسویرە کە پێتانێژم ئەزانم بە مەستەڵاحاتە اقتصادیە من محاولەم کرد فرەسادەیکەمەوە تۆ متەوەجێیەکشت بکەم تۆ حتا ماگی تێر ناوی حتا ماگی بۆن بە مالکیت ناکەی حتا ماگی ئازاد ناوی حتا ماگی ئەو شعارانەی وا لە پشتە چەپی شۆئەیدەی نە بە بەرابەریەگەی نە بە ئازادیەگەی نە بە عداڵەت ئەگەی نە بە ڕەفع تەبعیزەگەی ئیمکانی نییە نە بە نظامە جمهوریەتت نە بە نظامە مەشروتەت نە بە نظامە مەشروعەت ئیمکانی نییە بۆن بە لەحزەیە بەرابەری بکەی بۆن بە ساعەتی عداڵەت بکەی و ئیمکانی نییە بتوانی مناسبات دروستکریاک لە ناوە ئەم سەرزەمینە پشێویت جا هەڵپەڕکە ئەەکەی هەڵپەڕکە ناکەی ناشێوێت ئەمێنێتۆ بەشێک لە سەرمایەی تجاری سەرمایەی تجاریە کەوا لە دەستیانە بە ئینحسارە بازار بە مۆنۆپۆلی حەسر کریاگە چیکە گەلە ئاخر لە بەشە تەمیزکردن و جاڕووکردنە بازار تا کۆڵبەری و هاوردنی یەخچاڵە 400 کیلۆیی و 100 کیلۆیی و 80 کیلۆیی بەسەر شانە عیدەیەک و بووکە بە بەشە تۆ باس سوودە ئەم سەرمایە لە ئێران بەکار ناگیرێ وەکو پوڵەکانە ئەقلیمە کوردستان تەمامە ئەوانەی لە ئەقلیمە کوردستانە پوڵە نەفتیان دزیگە پوڵە گومرکاتیان دزیگە پوڵە تجارەت و قاچاقیان دزیگە یەک فلسی لە کوردستان موجود نییە یعنی تۆ مناسباتە سەرمایەداریت بەرقەرار کردگە تۆلیدە سەرمایەداریت نییە لەم چرخە ورود ئەکا بە بازارگەلە جیهانی ورود ئەکا بە چین بە عمان بە ئیاڵەت متحدەیە ئەمریکا بە وێنێزوێلا ئەچی بۆ ئەوانە دەوە لەگرا نامێنێت و ئەڕواتە دووبەی داهاتوویە کە ئێمە وا لە بەرچاومانە دەوڵەتە ئێرانی بە ڕەوایەت جمهوری ئیسلامی ئەم میزانە لە حەپەلوشکردنە مەملەکەتی تەکمیل کرد پرۆژەی مەوەلدسازیە عەلیە خامنەی مهرە پایانی پێدا من ئیعلامم کرد بە عەلیە خامنەی وە سوورەتگەرە دەوڵەتیە داهاتوو پێتان وانە بێ بە دەوڵەتە مؤسساتی دەوڵەتێک لیبراڵ کە حەقی پاراستنە مالکیەتە کەرتە خصوصی وشخص حقيقي وحقوقية هيج كام لم سنداني أشخاص حقيقي وحقوقي لم مملكته نلا زرق موا مالكية نقابل قبوله هاو كاتل قلبه ديسكورسي كان دروس كرجة زد انقلابي نايما انقلاب ما نقرك إما دورة تسلسل باطلة انتقام كشي ما نقرك إما مصادرة كردن ما نقرك إما مصادرة أملاك وثروت ناكين إما حق مالكية محترمة ناسين إيسا
ژێ کاورای لە پاوە حەزیە کردوە کەنیشکی لە دەورانە جوانی کەنیشکە مەحەلی نایەنیا بووە 70-80 ساڵی ژنە لە دەرە مزگەوتا چاوی پێکەوت کاورا پیر بوو وتی خاڵە فڵانی سڵام لە ژێر عینەکە کەوت تەماشای کرد وتی ئیستە سەگ باب ئیستە وا حەچێکم پێوە نەماگە وا لە پیاگی کەوتبم تەمام ئەم سەرزەمینە ئێمە لە ژێرپەی ئێمە کێشرا گەسۆ جەنگەڵ ساحێوی هەست تەپە ساحێوی هەست کنارەکانە ڕووبار ساحێوی هەست تەواو محیتە ئەترافە شار زەمین خاری کریاگە وە ساحێوی هەست هیچ کارخانەی مەوەلەدێ مەوجود نییە هیچ تەولید داخڵیەک بە هیچ شوێ ناگات سەرمایە تجاری و وحشتناکێ قەبز بازاری کردگە وە تەقسیمە قەنائمی کردگە سوودە حیچ کام لەم سەرمایانە لەم سەرزەمینە باس تەولیدە کار ناکاتەوە ناڕواتە ناوە چرخەیە باس تەولیدە تەنانەت سەرمایەدارانە ئاخێزنامەی کوردان ئێژێ لە ئێمە هێزە بێ هەمە چیزە هیچ و پوچیان دروست کردگە بێ هەمە چیزە هیچ و پوچی پێەکەی تەشویقی ئەەکەی 400 زارمەنێتە بنە دەسی لە باس و کوردی بکاتە بەریەوە و بەڵبەخ لە تاوە بەڵبەختیە ئەوەنە نەبین دریاگە ئەوەنە ئارزوەکانی لە بین چووگە ئەوەنە بچووک بووگەسۆ ئەوەنە بچووک بووگەسۆ بێخیتە بەر چۆپیە فقط چۆپی بکێشێ بکەنێ وە ڕیشە دنیا کە دنیا و ڕیشە ئەو ئەکەنێ گۆڕانە دەوڵەتە ئێرانی بە شێوەیە بنیادین و ئینقلابی نەوێت و هەڵتەکەندنە مناسبات بنیادینی نەوێت ئیمکان ناپەزیرە نەبوو بە ئازادیەکەین نەبوو بە بەرابەریەکەین نەتەبعیز لە بینەچێت بفامە ئەمانەی کە من وتم بە سوورەتە ئاماری قمە دابنێ ئەگەر دانیشتجووی اقتصادی ئەگەر دانیشتجووی مدیریەتی ئەگەر دانیشتجووی تاریخی بابا دوو سێدانە کارە تحقیقی بکەن ئەوەی من ئێژمی هەرچی من ماچوون ختمە کەلامن واسە ئێمە قەرار نییە بووین و هیچ کشوەرە سەنعەتیە لە دنیا لە 1950 ئێران بوومە ئەتۆم دروستەکە بڕۆ تا دروستیکە هیچ وەخت دروستی ناکە پاکستان 1950 ئێعلام استقلالەکە 1974 ئەگەر اشتبانەوەم لە تاریخەکانە ئازمایشە ئەوڵین بوومە ئەتۆمە خۆیەکە بزان دەوڵەتە بێتۆ لیبرالی بێتۆ جمهوریە مطلق مناسبات اقتصادی لە بین ناشێت بتەوتر ئەوێتۆ هەتایی ئەوێتۆ ئەبەدی ئەوێتۆ بەستێ خاک لەم سەرزەمینە متعلق نییە بە من و تۆ ساحێوی هەست هیچ تەولیدێکی سەرمایەدارانە سوورەت ناگرێ ئازادیە سەرمایەس کاورە دەری تێرێت تەزریقی کاتت دەرەوە کاریشی چییە لە ئێمەمانان جەمعیەتێکی خەدەماتی استثمار قبولکەری تربیەت کریاگی خوگرتگەوە تەجاوز دروستکاوەسە دروستمانەکە لە دانشگاکانەوە کورە ئێمە تەولیدە سەرمایەدارانەمان نییە خەریکین ئەقی ژێنین بۆ پەلکە زێڕینە بابگیانم مردمە بلەخرا هەم جنسبازیشی کردگە بە درێژەیەم تاریخە ئەو نەقرمقاڵی نەکردگە چوونە ئێوە بڕێک لە ڕەوەندە مبارزاتی ئوروپاتان تێی نەکردگە فۆمینیزمتان لە ئەسڵە ئەوڵە و دەسی پێ نەکردگە چمانی واردات ئەکا چمانی ڕۆژلە بە تێریتی ئەڕوا ئاخرین وەژنەکە یەگرێتە دەسۆ چۆنە تۆ مناسباتە تەولیدە سەرمایەداری نییە بەڵام هایتە شوێنی پەلکە زێڕینەوە دێ ئەمە لە تۆ چی دروستەکە بابگیان لە تۆ ئێراعەت دەهەندەیە خەدەماتی دروستەکە کە فقط لەشی هەست بۆ فرۆشتن هەچێکی دری نییە ئەم وەختە تۆ مەقولەیە دروستکردن شرایط سەرمایەداری ئەوێنێشی ئیدئۆلۆژی بێتە کۆمەکە ئەمەیکە ئینسانێک وا ڕاوڕووتی ئەکەن ئەم ڕاوڕوتە قبولکە ئیدئۆلۆژی تێتە کۆمەکی دنیا سەر وەقم تێگا
وحاكمية ودولة تيتكمكي أما يوا إمرو تشيقا إما إنسانينو إما أزادينو إما حزكين وشادي وقران بينو أوكي برو شادي بو قران با مناسباتك كمن بحث مكر بچي لبيني ويبابيان عزيز أقل تو فكركي إما خومان روت كينو دربي لبي بكنين روت وقوت بوينو مناسبات سياسي آبوري لبين أشيت برابريتي آزاديتي عدالتي با صحة قشت ما وروتي بين درو اما وقتی مصیبت من بسرهات جن من یخی ادری ممکی کوت در لدورانی که کم در کوتن شاید تاب بوایا استا اگر ازانین امناسبات لبینه چه باور که قشتی حاضره بروت بیتو بیت درو نه حد اقل وانه پیروی من روتی انا کمو واسه تو قول دي من روت بوينو امناسبات لبين چه هل خوي ومحروبيتو دي ناويتو اغيان ناويتو اما اني من وتم دانشة توزي فكري لي بكرو تو وقتي ولاتي كويت مناسبات السرمایه داريت بويت توليد السرمایه داريت نوي يعني اويتو دي همه چيز هيچو بوچ وقتك سرمایه داریک کار بکات لبش کاریا کار غیر مولد بکات تو اویتو هیچو پوچه خدمات فروش اویتو پاتایا رستوران کباب فروشی ماسی زری بارسورو اکیتو خدمات جنسی ویسکی هاوردو مناظر کردستانو تو بابا جان اما قشتي تياناويتو بول دار التعداد معدودك بخاطري اويكا اميكا من وتم ام توهم بشكيني وباياني بيبا ايما ايشي منسجم سازماندهي كرياك لجيري يكمة انقلابي بتعريف الدروس لكردون خومان تمامية مالكية خومان بيرينو تمامية مسيري كدولة إيراني تشوغا تمامية إيشي لبسينينو وأمن نيروي مسلحي لابتداء بساكن نقرقا تك إيما مانان أتوانين لم بروجية روخاندن دولة إيران ومناسبات دولة إيران شريكوين فيلد مبارزة فيلد قلت جياز كنيازي بحضور ومانان هست چاو بوا مگيرن كاوراتيت چواردانا پيشمرگو قاضي محمد و قاسم لو وكاتو كرواسا عثمان و هلي تكيني اما همان ايدئولوجي كركره و گركيسي ايمن لمناسبات برساختي كوي لكره هيچو پوچ كره بي همه چيز كره بياليتو او شغلي اوسا لم دنياك كاريان تقسيم كرگه لم ايرانه بشي كاري اوان والشركة اوان اوسا مانجت $100,000 $200,000 اقرن ام ترهات ادامة بان نأتوان ورود بمناسبات قدرت بكن نكسي مناسبات قدرتيان بيدا نفلسي هكوي تجيل فانيان بزانا اوي العراق اتفاق رود او بو كمناسبات قدرت العراق بامريكا شكيا مناسبات قدرت لإيران قرار نية لبين چيد امريكا لبيني بوا نايوات ام گزاره بالديمقراسي ودانشن ديمقراط بينو الروسري رود كينو تو كلاوچو قسسره اما وسم منالي بخلتيني بيجي هاچو لككا شيرين يكي دسي بوي اما وسد داستانه قالا وكوريويكا تيكا بنيري كي ودموتي عجب بربالكا سوچني شيريني تو قالا ورشز بوتشك باوري كدمي كردو تيكا بنيرك للدمي داكفت عزيز بي هما شيزة هيچو پوچ كرياغين هلا قريتو ايجي دسا سر بوسي تسر بناو الجامانة بابا خو مرد مدلية تقية قرتوزي كيش انترتيمنتي نوي اما افامين تو قرق تبروي هالبري اما مبارزن يما كسلينا ترسي اما ناشوي اما حتى جماعة دروس ناكات حج جماعتي دروس ناكا
یەن نەورۆزێکە ساڵە دەحفێ و دۆری یەکتریا جەمەون و هەڵۆخەنەوە ئەمە گیرەم ساڵێ 20 دەحفێش جەمە بوونە بۆ هەڵپەرکە هەڵتان خستەوە ئەمە ئەزیزەکەم نەهاد نییە هەڵپەرکە نەهاد نییە جەمە بوون و هەڵپەرکەکردن نەهاد نییە مەردم سازی ناکە لە مناسبەتە قودرەتە حیجیگەیەکی نییە ئەگەر لەم وەزع وەخیمە تێگەین دەوڵەتە ئێرانی واردە فازە سێوەمیەوێت و ئیشت دەوڵەتە ئەبەدی دروستکات فقط یەک شت لەبیرتان نەچێ ئەوەی کە لەم ئێرانە خەڵک بێتەوەجۆ یەک جەمعیەتە ئەم سەرزەمینە هەمگن نییە لە ڕەوایەتە ئێرانیەت یەکا کە داگیانە ملت سازی یعنی شیعە سازی لە ئێرانە ئەمە نوکتێوە دوو لە بەشە حاکمیەتە وا مناسباتیان بردگە هەمگن نیەن ناهەمگنن تەزادیان هەز شەڕە قودرەتیان هەز شەڕە مەنابەعیان هەز لەگرا ئێمە ئەتوانین بە شێوەیە منسەجم قاچی تێبخین و لێیان بشێوێنین هەروە کە لە ئینقلابە ژنجیان ئازادیە دەسە نامەرئی ئینقلابە وێلا کریاگە ئانلاینیە حاکمیەت و بەیت ڕەهبەری ئێمە شێواندمان لێیان ئەمانە شێواند پرۆسەی جانشینی پرۆسەی ئەستقرار دەوڵەتە ئێرانی ممکن ناوێەوە ئێمە نایەڵێن بوێ و ئێشێ ئێوە ئیجازە نەدەن بوێت ئیقلیمە کوردستانە عێراق کاری تەواو بووگە مەئموریەتە پارتی و یەکێتی تەواو بوو وردە وردە چەمەدانەکان جەمەکەن و وردە وردە تا چاوەکەیت و ئەوێنیت فەزاکە گوڕیا و مردمیش ئەرحەمیلا ئەکا کە ئەم فاسدانە دەرچوون ئەما دەرعەسڵ نەمایش ئیقلیمە کوردستانیش تەواو بوو ئەگەر ئێمە هەواسمان جەم نەوێت لە هەولێر و سلێمانیەوە بەرەو تاران منسەجم عمل نەکەین سازماندەهی کریاک عمل نەکەین شاخەگە لە مختلف لە خۆمانە دروست نەکەین یەک بار بۆ هەمیشە فکر نەکەین مرۆڤ دنیای مۆدەرنین فێرە مناسبات دنیایەکە بۆمان دروستیان کردگە بووین و کەماکان گەرەکمانوێ لە بێخەبەری و گەوچکریاگیا حرەکەت بکەین عاقبەتمان هەرچی ڕۆژە لەمە خراپترە بێت تەمام ئەمانەی کە من وتم هەر کەسێک تۆزێک دەسی بڕوا لە مەراکزە تەحقیقاتیا ئەفامێت عینە واقعیەت و عینە حەقیقەتە بۆیە من بە قەتعیەت تەحلیلەکەمەوە لەسەری شمەکەفێ خەریکم پێت ئێژم هیچ نظامە جمهوریەک هیچ نظامە دموکراتیکێکی پارلەمانی ئیمکانی نییە بتوانێ مناسباتە قودرەت لە ئێرانە بگۆڕێ ئیمکانی نییە ئیمکانی نییە بتوانێت مناسباتە اقتصاد و سیاست ڕێکخات سیاست وا لە ڕاستای اقتصاد وا لە ڕاستای سیاسەتە بە سیاست ئەم سەرزەمینە حەپەلوشکریاگە نوکتەیەکی تر هیچ سەرمایە گوزاریە لەم مەملەکەتە ناکرێت و ناکرێت جەمیەکە نەیوەن لە ناو سەرمایەهای جەهانی و ئەیوەن لایەوە خۆش